باش هەوڵ و تەقەلایەکی زۆر بە هەوڵ و تەقەلای هەموو لایەک توانیمان ڕەزامەندی وەزارەتی کشتوکاڵی عێراقی و وەزارەتی بازرگانی عێراقی وەرگرین لە بۆ ئەوەی جوتیارەکانی سنووری قەزای مەخمور و ناحیەکانی سەر بەو قەزایە هەر بتوانن ڕاستە ئەوە لەسەر بەشی پارێزگای مووسڵە بەڵام بتوان لە سایلۆی مەخمور گەنمەکانیان تەسلیم بکەن. ئەوەش ئاسانکاریەکی زۆرە لە بۆ جوتیاران لە جیاتی ئەوەی کە بچن لە بۆ نزیک مووسڵ سایلۆی بازۆیل کە لە نزیک حەمدانیەیە ئێستا دەتوانن لە سایلۆی مەخمور گەنمەکانیان تەسلیم بکەن. چەند ڕۆژێکە پرۆسەی وەرگرتنی گەنم لە مەخمور ڕاوەستا بوو بەهۆی ئەوەی کە لەلایەن بەغداوە ڕەزامەندی وەرنەگیرا بوو بەڵام لە دوێنەوە ڕەزامەندی زارەکی وەرگیرا و لێرەشەوە ئاگاداری جوتیارانی سنووری قەزای مەخمور و ناحیەکان دەکەن کە دەتوانن بچن سرەکانی خۆیان بگرن و گەنمەکانیان بەپێی ئەو ڕێژەیە کە دیاری دەکرێت لە بۆیان چکە دیارە ڕێژەیەکیش لەوەی کەم بوویتەوە لەو 130,000 تۆنەی کە بڕیار بوو لە سایلۆی مەخمور لە بۆ جوتیارانی مەخمور لێیان وەربگیرێ ئێستا دیارە 130 تریشیان لێ کەم دەکرێتەوە لەوێ لەیان وەردەگیرێ. ئەوە دیاری کرایە لە بۆ تەواوی عێراقا کە پلەی 1 و 2 3 هەیە، پلەی 1 560,000، پلەی 2 480,000، پلەی 3 420,000.